سروا شماره نو همو تنده دی بی خرابازنا نوکا نو یکم دانه حوتا تو نوکا بخبازنا نوکا خرابازنا باشه مال ما مساکتن بدم دانشو طلع کرده؟ ورا بولا استيرة سردكا استيرة سردكا بابا كوا أم جارة دي أو رزية كم أو هشتشتم وطواك هموتا دي دي باش صحك ودا نانشي ولا يكتبي خبات هموتا دي هشتكم بو بنسا كلا سر تحت هشتم بو بنسا ولا ماله من هيتش ماله هذا صبر طوال گەورەتر بابی بینن لێرەیە گەورەتر زۆر باشە ئافەرم چەپڵەی بۆ لێیە کێ نۆ خۆنووسێ نەڵێ من لێیە نۆ نا نۆ وەرە لێیە مەڕۆ نۆ أو هشتا نو ألي رو دس بيك نو ورا ليا ورا نو بنسا جارش زور باشه آفرین چند بووا؟ آموزان؟ بخاطر نونوکش لاستی زندگی نوکا هموی او بشایانی پرکرو بس مختکان آبرو نونو بسر ریزکانا هادی دی او نویانه ماله مامستا ماله نسی پاور او بینس نوکا دی پرکرو آوانش استیا ورا نوكانه لاكو نو آخر اوانه نو بوسه اوانه هاش همیشه نو طوال كافية اوانش بوسه ما مفتكردم خو ميم سيري امويتم نو ما بو بنسروا سيدة سكن نو سيدة سكن ورليا
لەوەن باشە لەوەن وەرە وەرە نۆ ئافەرم زۆر باشە ئافەرم وەرە سارینا نۆ لەوێوە نا ئاها وتم ڕاستی نووسیوە بەس چۆن دەست پێکەی سەیری دەسم کە وەرە نۆ چەند بووەوە چەند بوو ئادەی بینووسە وتم ئاوا دەست پێ ناکەین سەیری کە هەمووتان ئەو غەڵەتاکە نۆ لە خوارەوە دەست پێ سەیری دەستی کە ڕێک ئاوا بخوارەوە ئاوا بخوارەوە ئاوا بخوارەوە چەند بووەوە هەمووتان شلەوە وەرە تۆزە نۆ جوان نانووسن وەرە کەیدان تا شێوەیەت وەرە نۆ جوان باش سەحەر وەرە دەی پاڵبەنەوە شوبا وریابە شوبا وریابە دەی ئەوی پاڵبانەوە ڕێک دەی ئاگام لە تەختە بێ دەی پاڵبەرەوە هانا وەرە بۆ سەر تەختە هانا وەرە بۆ سەر تەختە هەشت سادەی هەشت زانۆ ئاوا وەرە هەمیشە هەمیشە هانا چۆن سەیریکە ئافەرن ئافەرن بڕۆ سەیری دەستی کە تۆزە نۆ جوان نانووسن وەکو هوو ئەینووس ئافەرم زۆر باشە چەپڵای بۆ لێیە وەرە تینا وەردار تینا سەیری سەر تەختەکە سەیری دەستی کە نۆ زۆر باشە وەرە بانە بانە دەی کچم دەی بجوڵێ نۆ ڕێک بۆ خوار نۆ ڕێک بۆ خوارەوە ئاوای لێکەی وەکو هوو دەرەچێ و ئەبێ بە کوردی غەڵەتە نۆ ڕێک بۆ خوارەوە
ڕۆژتان باش؟ دانیشن. سرکێ پێمەڵێ وانەی چەنەمە لەنیا دوام. وانەی دووەم. کێ پێمەڵێ چیمان هەیە؟ کوردی. ئەی کێ پێمەڵێ ئەمڕۆ چەندی مانگە؟ ها؟ 16. 16. ئەی مانگەکە مانگی چەنە؟ مانگەکە؟ یەک. ساڵەکە چەنە؟ دانر؟ 2007. کێ پێمەڵێ چەند شەمەیە؟ شەمە. ئەگەر کتێبەکانتان دەریێن کتێبی کوردیەکانتان؟ کتێبەکە؟ بابەتەکەمان چییە؟ پێ بڵێ بابەتەکە ئێمڕۆمان چییە؟ بابەتەکە ئێمڕۆمان؟ ئازان کوردی بابەتەکە چییە؟ ها؟ نه. بابەتەکە چییە خوێنین؟ ئەمڕۆ دەستی چییە خوێنین؟ بابەتەکەی کە ئەینووسین لەسەر تەختەکە لێرا چییە؟ لەجێ خۆمانەوە هەمووکە. ئەم مرۆڤانە کار دەکەن. ئەم مرۆڤانە کار دەکەن. باشە. کتێبەکانتان بکەنەوە بیخە لەسەر ئەم مرۆڤانە کار دەکەن. ئێستا سەیری دەبا من جارێک بۆ بخوێنمەوە پەنجە لەسەری بێت. باشە باوکی من؟ سەیریکە هەموو پەنجەتان لەسەری بێت. تۆ جارە سەیرە و کردوایی چاکێکی پەنجە لەسەری بێت. ئەم مرۆڤانە کار دەکەن. مێڵێن باڵگەگیان. مامۆستا قوتابی فێر دەکات. پەنجە لەسەری بێت کە من خوێنمەوە تۆش پەنجە لەسەری بێت. پزیشک نەخۆش چارە دەکات. نشیار دیوار دروست دەکات. زەیت تێبەکە بکە. دارتاش کورسی دروست دەکات. نانەوە نان دەبرژێنێت. جوتیار زەوی دەکێڵێت. ئاسنگەر پەنجەرە دروست دەکات. گۆشتفرۆش گۆشت دەفرۆشێت. زانکیە هەڵەسێ بۆم بخوێنێتەوە بەبێ خەڵک ئادەی هەستی بەدەنگی بەرز ئەو پەنجەکان هەمووی لەسەری بەدەی باوکی من دەدە هەڵبڕ نەیڵێنەوە ئێوە لە دوایەوە بۆستە کچم هەموو کە ئەوی خوێنێتەوە پەنجە ئەخەنە سەری بەدەنگی بەرزیشەی خوێنجە بۆی هەموو جۆمانی حەمەدیان تۆش ئاگاو لە خۆ دەست خەسەری بێت دێ کچم ئەم مرۆڤانە کار دەکەن. مامۆستا قوتابی فێر دەکات. زۆر باشە. پزیشک نەخۆشی چارە دەکات. پزیشک بیڵێرەوە. پزیشک نەخۆش چارە دەکات. زۆر باشە. نژیار دیوار دروست دەکات. زۆر باشە. دارتاش کورسی دروست دەکات. باشە. نانەوە نان دەبرژێنێت. بەڵێ. جوتیار زەوی دەکێڵێت. ئاسنگەر پەنجەرە دروست دەکات. باشە. گۆشتفرۆش گۆشت دەفرۆشێت. زۆر باشە. سەر دەفتە؟ پێش چییە؟ وەرە بچم بۆ سەر دەفتە. بە گەورەی ئەنووسی باشە باوکی من بنووسە نانەوە نانەوە سەیری دەستیکەن هەر هەمووتان نانەوە زۆر باشە وەرە ئەم داوە تۆزە نان نان دەبرژێنێت دەبرژێنێت تۆزە گەورە دەبرژێنێت
بەجوانی لەسەر خەتەکەیەکە بنووسە تۆزە گەورە دەبرشێنێ ت زۆر باشە خاڵەکەش دانێ لە دوایەوەتمان دوای هەموو ڕستەیە خاڵە دانێ بۆم بخوێنەرەوە بە دەنگی بەرز نانەوە نان دەبژێنێت نانەوە نان دەبرژێنێت ئافرین زۆر باشە چاپڵێکی قایبی بۆ لێ زۆر باشە ئافرین زانکەی ترش بۆمانە خوێنێتەوە بەبێ مامۆستاکەی تر ئادەی لارە بە دەنگی بەرز یارە مامۆستا قوتابی فێر دەکات باشە دەست سەر بۆ بگە پزیشک نەخۆش چارە دەکات باشە زۆر باشە جوتیار پەلەمەکە سەیرکە جوان دەیکچم نژیار زۆر باشە دیوار دروست دەکات زۆر باشە دارتاش دیوار پەلەمەکە پەلەو چییە؟ دارتاش کورسی دروست دەکات زۆر باشە وەرە ئەمبەرەوە نانەوە نان دەبژێنێت باشە دەکیڵێت زۆر باشە ئاسنگەر پەنجەرە دروست دەکات زۆر باشە گۆشت دەفرۆشێت زۆر باشە وەرە بۆ سەر تەختە کەیەکێڵێن نەخۆشە یعنی چییە؟ واتاکەی نەخۆش ئاواکە نەسار نەخۆش یعنی ناساغە نەخۆشە بنووسە جوتیار قاچە بەرز مەکەرەوە لێرە بنووسە مادەم دەستێ ناکە سەی تەختەکەم باوکی من هەموو سەی تەختەکەکەن جوتیار جێ جوتیار جێ قەی نامەی نیمەکەرەوە باوکیان دێ جوتیار تۆزە بە گەورەی بۆی هەموو بیبینن جێ جوتیار جارە بۆ یەکی کەشمان باوکە سەی تەختەکە باوکە جوتیار تۆزە گەورە تێکە بنووسە تۆزە گەورە جوتیار خاڵی جێکەشمان بۆ دانێ جوتیار زەوی لەسەر خەت زەوی هەر زەوی بەتەنها کە زەوی بێت هیچی تری لەگەڵ نەبێ بێ یەکە چۆن بێ هی کۆتایی بێ زەوی تەختە سەرەکە بچم بۆ بەدەست زەوی دەکێڵێت جوتیار زەوی دەکێڵێت خوارە لەسەر خەتەکە بینوسە دەکێڵێت چە سەرەوە دەسە بەدەست خەتەکە پشت خەت قیان دەسە دەدێ خەتەکە بۆ لەیەکی درێژ دەکێڵێت دێک خەتە چیوەکە دەکێڵێت زەوی یعنی چی؟ واتای زەوی چییە؟ یعنی ئەرز باسی چییەکە؟ باسی چییەکە باسی ئەبێ هەموو کارێکی هەیە وتمان ئەبێ پزیشکمان هەبێ ئەبێ ئەندازیارمان هەبێ ئەبێ مامۆستامان هەبێ هەر کەسە ئیشی خۆی هەیە مامۆستا قوتابی فێرەکە پزیشک نەخۆش بەیەکەوە هەیە پەیوەندیان بەیەکەوە هەیە یان نییە؟ ئێمە ئەگەر نەخۆشمان نوێ بکە شتێک ئەبێ کێ وەی بکە؟ ئەبێ کێ وەی بکە کێ پێمە خواردنی بێ ئەبێ کێ بیاتی ئەبێ کێ وەی بکە؟ ئەبێ کێ خواردنەکەمان بۆ بەیەکە؟ نانەوەکە لەکوێوە نانەکان پەیوەندی هەیە بەیەکەوە یان نیەتی؟ شەکارمان هەموو پەیوەندیان هەیە بەیەکەوە هەموو پێویستیمان بە یەکتری هەیە ئەبێ هەموو مرۆڤێک کار بکە هەموو کەسێک مرۆڤانە کار دەکەن مامۆستا قوتابی فێر دەکات پزیشک نەخۆش چارە دەکات نژیار دیوار دروست دەکات دارتاش کورسی دروست دەکات نانەوە نان دەبژێنێت جوتیار زەوی دەکێڵێت ئاسنگەر پەنجەرە دروست دەکات گۆشتفرۆش گۆشت دەفرۆشێت وەرە بۆ سەر تەختە زۆر باشە گەورە بێ فێربوون وەروایە بنووسە دارتاش گەورە بینووسی باوکی من با هەموو بیبین چکە لە دواوە نایبینن ئەمانەی گاڵگە بچووک بێت دارتاش دەستە ناگا هەماوە قاچەڵ بڕیوە ئەمە هێستا بیدارەتیانە هەروانە دێ باشە زۆر باشە
لەتەش زۆر باشە کورسی سەی تەختەکە باڵتە گیان سەی تەختەکەن کورسی و کورسی لەسەر خەت کورسی سێ کورسی سێمی سپاسی مادووبوونتانەکەم و هاتنتان بۆ قوتابخانەکەمان قوتابخانەی بڵندی بنەڕەتی من بەڕێوەبەری قوتابخانەی بڵندی بنەڕەتی لاولاو محەممەد ساعید بەڕێوەبەری هەردوو دەوامەکەم لە قوتابخانەکەمان تا پاریش سێ دەوامی تیا بوو دەوامێکیان سەرەتایی بوو دەوامێکی کەیان متەوەستەکە بوو متەوەستەکەیان هەڵوەشانەوە ساڵی 16 بۆ حەڤە تەنها دەوامی 1 بۆ 6ەکە مایەوە 7 بۆ 9کە نەما بەڵام دەوامی 1 بۆ 6ەکە مایەوە و ئێستا تەنها دەوامی 1 بۆ 6ەکە دەوامەکەین ئەویش تا ئێستا بەردەوامە ئەم قوتابخانەیە کە لە ساڵانی سەرەتای هەشتاکانەوە دامەزراوە تا ئێستا هەر بەردەوامەوە چەنەها ساڵ هەموو ساڵێک چەنەها قوتابی دەرەچێ لێ و بەڕێیانەکەین ئەم قوتابخانەیە کە ئێستا دوو دەوامە مزدەوجە لەسەر خۆی خۆم هەر بەڕێوەبەری هەردوو دەوامەکەمەوە دوو یاریدەدەرم هەیە مزدەوجین لەسەر خۆمان 3 ڕۆژ بە 3 ڕۆژ و ژمارە قوتابیانمان 330 تەلەبەیە 330 تەلەبەیە بۆ هەردوو دەوامەکە و ژمارەی فەرمانبەرانیشمان ژمارەیەکی باشە پێویستیمان بە هیچ نییە الحەمدولillah و ژمارەی مامۆستایان بۆ هەر دەوامەی 25 مامۆستایە و حاڵی حاضر لە هەردوو دەوامەکە یەکی 24 بە 23 دەوامەکەن لە بەرەوەی دوو مامۆستامان لە مۆڵەتی دایکایەتیە منداڵبوون عەفوون لە دایکایەتی و دوایش دایکایەتی وەرەگرن تەبعاً و ئەم قوتابخانەیە وەکو عەرزم کردن لە سەرەتای ساڵانی هەشتاکانە دامەزراوە و تا ئێستا یەک جار بەس کە نۆژەن کراوەتەوە نۆژەنەکەش ئەوە نەبوو نۆژەنەکە ئەو دڵخۆشکەرە نەبوو کە کەم و کوڕی مەکتەبەکە دابکۆشێ و بەعەکسەوە نۆژەنەکە زۆر شوێنی تری وێران کرد لە جیاتیەوەی کە چاکی بکە و پێویستی زۆر مەسئولمان هەیە گۆڕەپانی قوتابخانەکەمان بە کەڵکی وەرزش نایەت و مەجبورین هەر ئەیان بینە ئەوێ لە زۆر شوێنی قوتابخانەکە
دڵۆپە ئەکات و تەڕ و تووشی و تەڕەشعی هەیە زۆر پۆلەکان دڵۆپە ئەکا و تەڕەشعیان هەیە لەبەر ئەوە داوا لە بەڕێزانەکەم لە لێپرسراوان وەک بەڕێوەبەرێتی ڕۆژاوای سلێمانی بەڕێز کاک کەمال یاخود بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بەڕێز کاک دڵشاد دەستکم هاوکاری ئەم قوتابخانەیە بکەن لەو کەم و کوڕیانە نەجاتی بن و لەو کەم و کوڕیانە بهینمان کەن کەم و کوڕیەکانمان نەیاڵن.